دوو خوێندکاری زانکۆی کوێن خۆیان ئامادە دەکەن بۆ هەنگاوێکی گرنگ و دەستپێشخەری زانکۆکەیان کە پرۆژەی خەڵاتی زانکۆیە. لە پرۆژەکەیاندا جەخت دەکەنەوە سەر بابەتەکانی پاراستنی ژینگە و بەردەوامیدان و دووبارە بەکارهێنانەوەی ئاوی قورس بۆ سەوزکردنی زانکۆ. پرۆژەکەی ئێمە بریتە لە ئەو بەکارهێنان ئەو وەیز وەتەریکە لە ناو کەمپەسی زانکۆکەیە هەمانە چ لە فاکەڵتیەکان و چ لە بەشە ناوخۆیەکانی ناو زانکۆکە و ئەو ئاوە بە چەند فلتەرێکە بە چەند ستێپێکی جیاوازە تێپەڕ ئەبێت و پاشان ئاوێکی پاکشمان دەسەکەوێت و دووبارە بەکارهێنین بۆ ئیرۆگەیشن سیستەم. تەبان ئەم پرۆژەی ئێمە پاڵپشتی تەواو سەپۆرتی تایبەتی دروشمی زانکۆی کوێیەکە بۆ زانکۆیەکی سەوزتر و ئەم بابەتەی ئێمەش بە تەواوەتی سەپۆرتی هەموو ئەو خوێندکارانەکە کە ئەیانەوێت لە داهاتوویەکە بیانەوێت سەرنجی خۆیان و ڕیسێرچی تایبەت لەسەر ئینڤایرۆمێنتاڵ بکەن. خۆی خودی ئەم جۆرە پێشبڕچیانە گرنگە بۆ وەکو خوێندکار لەبەرچی چکە خودی و پێشبڕچیانە دەبنەوە پاڵپشتیەک بۆی خوێندکار لە دوا ڕۆژدا بتوانانی وەکو خاوەن کارێک بتوانانی داهێنان لە بواری بازاری کاردا بکاتن. مەرزنی ئەمە بڵێن لە چوارچەوەی زانکۆ دەتەنها فێری ئەو بکرێن لە ڕۆژە لە ڕۆژان ببینێ کارمەندێک بەڵکو دەتوانین ئەمە خاوەنکارێکی ڕۆژ لە ڕۆژان لەو بواری خۆماندا ئەگەر چی دووربی لە بواری بزنسەوە بە شازێک لە شازەکان لە بازاری کاردا خزمەتی خۆمان بکەین. کاتە هەندێک لە فەنکشناڵیتیە جیاوازن. لە چوارچەوەی ئەم دەستپێشخەریەدا 18 خەڵات بۆ باشترین پرۆژەی خوێندکاران لە بواری پاراستنی ژینگە و بەردەوامیدان لە سەرجەم فاکەڵتیەکانی زانکۆکە دابین کراوە. لە قۆناغی یەکەمە هەڵسەنگاندنیان بۆ کراوە نزیکەی 75 لەو خوێندکارانە نەیانتوانیەوە بچینە قۆناغی دووەمەوە. سەرۆکی زانکۆی کوێ ڕایدەگەێنێت ئەمە دەرفەتێکی باشە لە بەردەم خوێندکاران تاوەکو پرۆژەکانیان بخەنە ڕوو وەک زانکۆش بەردەوام هاوکاریان دەبین. هەمیشە ئێمە باوەڕمان وایە کە ئەو خوێندکارانە ئەو گەنجانەی کەوا دێنە زانکۆ و لێرە ئەمێنەوە بۆ ماوەی ئەو چەند ساڵەی کەوا لێرن ئەوانە دەکرێت بیرۆکە و پرۆژەی زۆر جوان و زۆر باشیان هەبێت. بۆیە ئەم خەڵاتەیەکێکە لەو ڕێگایانەی دەرفەتێکی زۆر زۆر باش ئەبێکەوە بتوانن ئەو خوێندکارانە کار و پرۆژەکان و بیرۆکەکانیان بخەنە ڕوو وەکو زانکۆیش بتوانین لە داهاتووە هاوکاریان بین و پاڵ پشتیان بین و بتوانین پەرە بە تواناکانیان زیاتر بدەین. پرۆژە سەرکەوتوەکان لە ڕۆژی کوێیە 15 کە هاوکاتە لەگەڵ یەکەم ساڵیادی ڕاگەاندنی دەستپێشخەری زانکۆی سەوز نمایش دەکرێت و خەڵات دەکرێن. خەڵاتی زانکۆ یەکێک لە پرۆژە استراتیجیەکانی زانکۆی کۆیە کە ئامانجلی برەودانە بە توانای خوێندکاران و هاندانیانە بۆ کارکردن لە بواری پاراستنی ژینگە و بەردەوامیدان بە ئاراستەی جێبەجێکردنی پلانی پاراستنی ژینگە. دالیا جەمال کەناڵ 8 زانکۆی کۆیە.